بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینێرانی بەڕێز و خۆشەویست کۆمیسیۆنی هەڵبژاردننی و ڕاپرسیارێم بانگەشەی هەڵبژاردننی دواخست. شیروان زێرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیارێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیدا ڕایگەیاند ئەنجومەنی کۆمیسیاران بڕیاری داوە بانگەشەی هەڵبژاردن بۆ 11 مانگە دوا بخات. لەلایەکترەوە لە ڕوونکردنەوەیەکدا وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەخت لەسەرەوە دەکاتەوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی دواخست. کۆمەڵی ئیسلامیش جەخت لەوە دەکاتەوە دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. هەرچەندە وا بڕیار بوو ڕۆژی 5 ئەم مانگە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات. بەڵام دوای کۆبوونەوەی پارتی و بزوتنەوەی گۆڕان ئەنجومەنی کۆمسیاران لەسەر پرسی بانگەشەی هەڵبژاردن کۆبوونەوە. شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کۆمیسیۆن بڕیاری داوە بانگەشەی هەڵبژاردن بۆ 11 ئەم مانگە دوا بخات. شیروان زرار باسی لەوەش کرد کە ئەو دەنگی بە دواخستنی بانگەشەی هەڵبژاردن نەداوە. دوای هەوڵەکانیش بە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕەتی دەکاتەوە بەشداری هیچ هەوڵێکیان بۆ دواخستنی هەڵبژاردن کردبێت. لە ڕوونکردنەوەکەدا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵ ڕایگەیاند کۆمەڵ هەر لە سەرتاوە وەک بنەمایەکی نەگۆڕ لە کاری سیاسی خۆیدا ویستی وا بووە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت و لە هیچ هەوڵێکدا بەشدار نەبووە کە لە پێناو دواخستنی هەڵبژاردنەکان درابێت. وتەبێژی کۆمەڵ جەختی لەوەش کردەوە ئێستاش بە پێویستی دەزانن ئەم هەڵوێستە ڕوون و ڕاشکاویان دووپات بکەنەوە لە پێناو بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە ساختەکاری. وتەبێژەکەی کۆمەڵی ئیسلامی هەر لێدوان و وتەیەکیش لە دەرەوەی هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵ ڕەت دەکاتەوە. دواخستنی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە پێش بڕیارەکەی کۆمیسیۆن بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی لەسەر پرسی هەڵبژاردن کۆبوونەوە. باپی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا بزوتنەوەی گۆڕان داوای لە پارتی کردووە هەڵبژاردن دوا بخرێت و وا بڕیاریشە پارتی لە چەند ڕۆژی داهاتوو وەڵامی بزوتنەوەکە بداتەوە. کەشوهەوای هەڵبژاردن لە کوردستان لە هەرێمی کوردستان تەندروست نەبێت. دوا بە دوای کۆبوونەوەی نێوانیان شۆڕش حاجی ئەندامی خانی ڕاپەڕاندن و وتەبێژی بزوتنەوەی گۆڕان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کەشوهەوای هەڵبژاردنەکان بەهۆی نیگەرانی و گوزەرانی خراپی خەڵکەوە لەبار نییە. هەروەک ئاستی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردننی 12 ئایا ڕێژەیەکی زۆر کەم بووە. دووریش نییە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئەگەر لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بەشداری خەڵک و دەنگدەر کەمتر بێتەوە. ئەندامەکەی خانی ڕاپەڕاندنی گۆڕان وتیشی بەپی ئەو زانیاریانەی هەیەە تۆماری دەنگدەران پاک نەکراوەتەوە بۆ ئەوەی لەسەر بنەمای ئەو تۆمارە هەڵبژاردنێکی پاک ئەنجام بدرێت. لە هەمان کاتیشدا پێویستە هەڵبژاردن ببێتە مای تەبایی و برایەتی و سەقامگیری و ئاشتەوایی و یەکڕیزی نەک ئاشتی کۆمەڵایەتی و ئارامی بخاتە مەترسیەوە. هاوکات مەحمود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بۆ کرد کەشوهەوا لەبارە بۆ هەڵبژاردن و گرفتی تەکنیکی ئەوتۆ لای کۆمیسیۆن یان کێشەیەکی سیاسی و کۆمەڵایەتی ئەوتۆ نییە ڕێگر بێت لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن. لەگەڵ ئەوەشدا پێویستە حکوومەت و پەرلەمانی تازە پێک بهێنرێت بۆ ئەوەی پاڵپشتی زیاتری لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە هەبێت. هەوڵەکان بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە وا بڕیارە لە 30 ئەیلول هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت و بە وتەی بەرپرسانی کۆمیسیۆنیش ئامادەکاری تەواویان بۆ هەڵبژاردنەکە کردووە. جارێکی سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سۆران بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست بگەین بۆچی کۆمەڵی ئیسلامی دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئەگەر هەر حیزبولایەنێک ڕازگۆ بێ لەگەڵ مەبادیئەکانی خۆی دەبێت لەگەڵ ئەوا بێ هەڵبژاردن یەکێکە لە شتە مەبدەئیەکانی دنیای دیموکراسی ئەوانەی زۆر ئیدعای دیموکراسیەکەن. ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیان شتێکی زۆر سەرەتاییە، ئەم شتێکی زۆر گرنگ نییە. هەر 4 ساڵ جارێک
خەڵک نوێنەرانی خۆی دیارریەکە بۆ پەرلەمان و دوای 4 ساڵ وادەکەیان کۆتایی دێ دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێ کابینەی نوێی حکوومەت پێک بێ. ئێمە لە ڕابردووە گلەیمان لەم کابینەی حکوومەتە هەبووە کە ئەم پەرلەمانە دەنگی پێداوە. ئەم پەرلەمانە پەک خراوە لە ماوەی 2 ساڵە، ڕێگری لە سەرۆکەکەی کراوە، داوامان کردوم حکوومەتە گۆڕانکاری تیا بکرێ هەڵبوەشێتەوە تاو کاتەی ئێمە لە حکوومەت کشاینەوە. ئەو حکوومەتە وەزیری دەرکردووە و بۆ بە بربەز لە بەردەم کارایی پەرلەمانە بۆی ئەمانە گۆڕانکاری تیا بکرێ. هەڵبژاردن ڕێگایەکی زۆر گونجاوە و زۆر نزیکە لە ئاڵوگۆڕی بەشێک لە دەسەڵات لە هەرێمی کوردستان یا گۆڕینی بەشێک لە دەسەڵات. بەڵام بەداخەوە ئەو هێزانەی کە یعنی زۆر بەڕاشکاوانە دەڵێن هەڵبژاردن لە ئێستەیە دوا بخرێ، ئەمە شتێکی زۆر غەریبە بەلایەمەوە، چکە هەڵبژاردن خۆی بە شێوەیەکی ئاسایی ساڵێک دوا خراوە. عێراق بەو دۆخە خراپەیەوە 1 ڕۆژ تەمەنی پەرلەمانی درێژ نەکردەوە لە کاتێکە ناڕزایەتی و نیگەرانی زۆر لە دوای 12 ئایار لە سەرنجامی هەڵبژاردنەکان لە کۆی عێراقا هەبووە. کەوتنە فەراغی یاسادانانەوە کە فەراغێکی یاسایی و دەستوری بوو، بەڵام تەحمولیان کرد بۆی نەریتی خراپی ناشرینی درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەیە کە خەڵک بۆ 4 ساڵ دەنگی پێداوە لە عێراق نەبێ بە نەری دووبارە نەبێتەوە. ئەوە تا ئێستا پەرلەمان سوێندی یاسایی دەخوا و ئەنجومەنی نوێنەران سەرەتای دەستی پێکردووە. بەڵام لە هەرێمی کوردستان بەبێ بەهانە ماوەی ساڵێک تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە کە 2 ڕۆژی تر تەمەنی ئەم خولەی پەرلەمان بە کۆبوونەوەی ئاسایی و بە شێوەی ئاسایی کۆتایی دێت. دەکەوێتە پشووی هاوینە کە تاکو 6/11 دەخایەنێ پەرلەمان ناتوانێت ئیدی لە 6/9 بەولاوە بە ئاسایی کۆ ببێتەوە، دەبێت بە کۆبوونەوەی نائاسایی ئەگەر پێویستی کرد کۆ ببێتەوە. ئێستا بێ دوای ساڵێک داوا بکەی هەڵبژاردن جارێکی تر هەردووا بخرێ. ینی بۆچی بەرز دەڵێت واخستنی هەڵبژاردن نەریتێکی خراپە یاخود پێت سەر سوورمانە بۆ نمونە کۆمەڵێک لایەن هەبن بە فەرمی داوای دواخستنی بەڵێ زۆر هەڵبژاردن زۆر بەداخەوە بۆ ئێمەش جێی سەرنجەکە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کاتێک دژی درێژکردنەوەی ئەم خولەی پەرلەمان بووین و لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی تەنانەت پێشوەختیش بووین کاتێک دۆخی هەرێمی کوردستان زۆر ئالۆز بوو، دۆخی حکوومەت زۆر داڕمە و لایەنی تریش هەبوو لەگەڵ ئێمە هەمان داوای هەبوو، هەمان بۆچوونی هەبوو. سەیرە ئێستا خۆی داوای دواخستنی هەڵبژاردن دەکات. دەزانی دواخستنی هەڵبژاردن یعنی چی؟ یعنی چی؟ یعنی درێژکردنەوەی ساڵێکی تری تەمەنی پەرلەمان لە 4 ساڵەوە بۆ 6 ساڵ. ئەمە کارەساتە. یعنی دەبێت تەمەنی پەرلەمانی کوردستان دەبێت بە 6 ساڵ دەبێت بە 6 ساڵ ئەگەر هەڵبژاردننی ئێستا لە سینۆ نەکرێ تەمەنی پەرلەمان دەبێت بە 6 ساڵ. لە پای چی؟ بۆ لەبەرەوەی ئەو هێزانەی داوای هەڵبژاردن دەکەن متمانەیان بەوە نییە دەنگی خۆیان بێننەوە و ڕاستە هەندێک بەهانە هەیە بۆ ئەوەی تۆماری دەنگدەران پاک نییە، خەوشی تایە، مردووی تایە، ئاوارەی تایە. بەڵام ئێمە جارانم گلەیەمان لە عێراق هەبوو کە لە کۆمیسیۆنی عێراق 7 لایەن هەبوو، 5 عێراقی 2 کوردی، 2 کوردەکەی گویان لە ئێمە نەئەگرت. بەڵام ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان لە 5 لایەنەکەی هەرێمی کوردستان پێگاتون. پارتی دیموکرات، بزوتنەوەی گۆڕان، یەکێتی نیشتیمانی، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی. سەرۆکی دائیرەی ئینتیخابی کە بەرپرسە لە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە بزوتنەوەی گۆڕانە و بەرپرسی
نوێکردنەوە و دامەزراندنی تۆمارێکی نوێی دەنگدەران بووە. من پێم سێرە ئێستا بزوتنەوەی گۆڕان بێت ڕەخنە لەم تۆمارە بگرێ لە کاتێکە بەرپرسی دائیرەی ئینتیخابی هەرێمی کوردستان لە بزوتنەوەی گۆڕانە. دکتۆرە ڕێزان کە ئافرەتێکی بەتوانایە بە دڵسۆزانە و لێبڕاوانە کاری کردووە بۆ ئەوەی تۆمارێکی باشتر لەوەی عێراقمان هەبێ. من ناڵم تۆمارێکی باش، بەڵام باشتر لەوەی پێشوو. یعنی ئەگەر من گلەیم لەو تۆمارە هەیە، لەم تۆمارە خراپتر ئینتیخابات هەڵبژاردننی 2013مان پێ کردووە کە ئێمە 6 کورسیمان هێناوە، یەکگرتووی ئیسلامی 10 کورسی هێناوە، بزوتنەوەی گۆڕان 24 کورسی هێناوە. ئەم تۆمارەی ئێستا ئەگەر قسە لە تۆمارەکەیە لەوەی پێشوو باشترە، ناڵم باشە، لەوەی پێشوو باشترە، لەوەی 2013 لەوەی 2013 زۆر باشترە. بۆ ئەوەی 2013 کە هێنراوە بکرێ بە بنەما بۆ لیستی دەنگدەرانی هەرێمی کوردستان، هەر لە سەرەتاوە 220,000 دەنگی زیادەی هەبوو لەگەڵ ئەو تۆمارەی کە هەرێم خۆی ویستوێتی بیکا بە بنەما کە لەسەر فۆرمی خۆراکی پارێزگاکان وەرگیراوە. هەر پێشەکی کە تۆمارەکەی عێراق ڕەت کراوەتەوە، تۆمارەکەی ئەم سێ پارێزگایە بە پارێزگای هەڵەبجەشەوە پارێزگای چوارەمە هێنراوە، ئۆتۆماتیکی 220,000 دەنگی فرێدراوە. جگەلەوە کێشەمان لە ناوی مردووە هەیە. ئەم زانیاریانەی من نەتیجەی بە دوواداچوون و متابعی کارەکانی کۆمیسیۆن و نەتیجەی ئەوەی پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو ئەم کۆمیسیۆنەی بە هەموو کۆمیسیارەکانەوە بانگێشتی بەردەم پەرلەمان کرد. لەوێ سەرۆکی کۆمیسیۆن و سەرۆکی دایرەی ئینتیخابی بۆ خۆیان هاتوون هەموو زانیاریەکانیان لەسەر تۆمار و ڕێکار و ڕێنمایی و سیستەمەکانی خۆیان خستۆتە ڕوو کۆمیسیۆن و هەموو لایەنەکان لەوێ لە ناو پەرلەمان هەموو فراکسیۆنەکان چیمان هەبووە لەگەڵ کۆمیسیۆن بە وردی نزیکەی 7 ئەندامی پەرلەمان پرسیار و داوای ڕوونکردنەوەی لە کۆمیسیۆن کردووە. سەرۆکی دایرەی ئینتیخابی ئەڵێت ناڵێم ئەم تۆمارە پاکراوەتەوە بە تەواوی، ناڵێم ئەم تۆمارە باشترینە، بەڵام لەوەی پێشوو باشترە. وە کێش لە لایەنەکان لە کاتێکا کە نوێکردنەوەی تۆمارەکە دەخەینە بەردەستی هاوڵاتیان، هەر لایەنێک تانەی هەیە لێی بدا، ناوی دووبارەی لایە، ناوی مردووی لایە، ناوی نایاسایی ئاوارە و خەڵکی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوای لایە، بمانداتێ ئێمە ئەیسەڕینەوە. بەڵام خۆی کاکسۆرن لە وەڵامی تانەی لایەنەکانیش کۆمیسیۆن باسی لەوە کردبوو لە کۆی 125,000 مردوو تەنەن توانیوانە 1970 مردوو بەسڕنەوە. ئەوە لە وەڵامی ئەو تانەیە بوو کە چوار لایەنەکە پێشکەشی کۆمیسیۆنیان کردن. لە ساڵی 92ەوە ناوی مردوو بە سیدیەک لە وەزارەتی تەندروستیەوە هاتووە بۆ کۆمیسیۆن. گرفتی ئەمە چییە؟ گرفتی ئەمە تەنها کۆمیسیۆن لی بەرپرسیار نییە، حکوومەت لی بەرپرسیارە، پەرلەمان لی بەرپرسیارە و ئەوانەی ڕەخنەیان هەیە لە تۆمارەکە ڕەنگە کەمترین هەماهەنگی و هەوڵیان هەبوو بێ بۆ ئەوەی لەگەڵ کۆمیسیۆن هەماهەنگی بکەن ئەم تۆمارە باش بکرێت، چونکە تۆمارەکە بە تەنیا بە کۆمیسیۆن دروست ناکرێ. لە عێراق و لە هەرێمی کوردستان هەمومان باش دەزانین سەرژمێری ئەنجام نەدراوە، کە سەرژمێری ئەنجام نەدراوە تەنها داتایەک کە پشتی پێ ببەسترێ بۆی بزانی چەند کەس لە هەرێمی کوردستان بە ناوی چواری، بە ناوی خێزان، منداڵ، مەوالید ئەمانە هەن، تەنها فۆرمی خۆراکە سەر بە وەزارەتی بازرگانی عێراقە. ئەمە ئاوارەیە کە لێرە نیشتەجێ بوو و دائیمی بووە، فۆرمی خۆراکی بۆ کراوە، ناوی چۆتە ناو سجیلەوە. ئەمە خەڵکانێک کە لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراقن هاتوون لێرە توانیوانە فۆرمی خۆراکەکەیان بگوازنەوە یا بە هەر شێوەیەک بۆ خەڵکی هەژاری بیانی، خەڵکێک هەژار بووە بیانی بووە لە وڵاتە ژیاوە بۆ هاوکاری فۆرمی خۆراکیان بۆ کردووە، ناوی هەیە
ئەمانە بەشێکی تا ڕادەیەک کۆمیسیۆن کاری لەسەر کردووە ناوی دووبارە ناوی سێبارە چواربارە پەنجابارە هەبووە ئەمانە لادراون و ناوی تەمەنە زۆرەکان کە گومانی هەیە ئەمە نەمابێ لە سەروی 90 ساڵەوە لادراون بەڵام ئەگەر ماوە لە کاتێکا کە وترا تۆمارەکە نوێ دەکرێتەوە خەڵک دەتوانێت بچێ بگەڕێ بۆ ناوی خۆی کەمترین خەڵک ڕۆشتووە و ئەو لایەنانە بەرپرسن لەوەی دەبوو بە خەڵک بڵێن بڕۆ بزانە ناوی مردووەکەت سڕاوەتەوە بڕۆ بزانە ناوی دووبارە ناوی نەقڵکراوی شوێنی مادەی 140 ئەمانە بەشێکی ئیجراهاتن کۆمیسیۆن ئەوەندەی توانیوێتی کردوێت بەڵام ناوی مردووەکان کێشەی چییە؟ کەسێک بە ڕووداوێک تیاچووە براوەتە نەخۆشخانە لەوێ ڕەوانەی پزیشکی دادی کراوە پزیشکی دادی ئەوەی پێی دەڵێن توبعەدلی ناوی سیانی ئەم کەسەی وەرگرتووە تۆماری کردووە و وەفاتنامەیەکی بۆ نووسیوە لە هۆکاری مردن و شتەکەی و داوێتەوە پێی ئەم ناوی سیانیە هەیە لە لای وەزارەتی تەندروستی تۆمارە کاتێک تۆ ئەم ناوی سیانەی مردوویەکە هێنی ناوی ئەلف با جیمە کە لێدەی لەم تۆمارە بیسڕیتەوە 1000 کەس بە ناوی ئەلف با جیم دێت یە کۆمیسیۆنەڵێ من ناتوانم 1000 ناو بسڕمەوە لە بەرەوەی بڵێم یەک مردووە بۆیە بۆی ئەم ئەلف با جیمە مردووە بسڕمەوە ئەبێ ناوی چواریم لابێ ناوی کوردیش لە ئەوانەی زۆر نزیکن لە یەک جاری وایە ناوی چواریش یەکە وەنیە؟ ماشەڵڵا لە ناو ئێمە محەممەد ئەحمەد مەحموود ئەم ناوانە زۆرن تیکرارن باش بۆیە جاری وا هەیە تا ناوی چواریش لە یەک چووە لە ناوی دایکە توانراوە جیاوازی بکرێت لە مەوالیدا توانراوە جیاوازی بکرێت بزانرێ ئەمە کامیانە بۆیە کۆمیسیۆن هاتووە لە کاکە من بە ناوی سیانی ناتوانم بۆ ناوێکی مردوو 100 ناو بسڕمەوە بۆیە ناتوانم فعلا ڕاستەکە دڵنیاییەکەیە کە هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت یاخود ئێستا ئەوجاری کە کۆمیسیۆنات بۆ پەرلەمان هیچ دڵنیاییەکی داوە کۆمیسیۆن بەلایەنەکان کە زەمانەت هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بکات کۆمیسیۆن ئەوەی هەیەی کۆمەڵێک ڕێکارەکە دەیگرێتە بەر یەکێک لەو ڕێکارانە بۆ ڕێگری لە تەزویر دەنگدانی تایبەتە من لەو ڕۆژانە لەگەڵ دکتۆرە ڕێزان قسەم کرد دەڵێ ئێمە شەڕی قورسمان لەگەڵ وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایشە بەشێک لەم دەستگا ئەمیانە ناوی ئەندامەکانیان نادەن بە کۆمیسیۆن تا بچێتە سجلی تۆماری دەنگدەران بە بیانووی ئەمنی ڕەنگەوانیش حەقیان بێ کۆمیسیۆنیش حەقێتی چونکە ناکرێ من نەزانم موئەسەسەیەکی وەکو ئەمنی لە هەرێمی کوردستان بە ناوخۆ و بە پێشمەرگە و بە ئاسایش و بە هەمووی 263,000 ناوە 263,000 ناوە لە ڕوبع ملیۆنێک دەنگدەر زیاترە ئەمە ناکرێ ڕۆژی دەنگدانی تایبەت کە 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتیە دەنگ بدەن و ناویان لە دەنگدانی گشتیش هەبێ بتوانن دەنگ بدەن دەبێت ئەمە کۆمیسیۆن بتوانێت ڕێی لێ بگرێ کە ئەمانە لە یەک ڕۆژە مافیان هەیە دەنگ بدەن ئەگەر لە ڕۆژی دەنگدانی تایبەت جگە لەوانەی کە لە واجبن لە کاتی دەوامی فەرمیان ئەویش دەبێت ناوەکانیان لای کۆمیسیۆن هەبێ بۆ نمونە لەم 263,000 لە ڕۆژی دەنگدانی گشتیە 50,000 40,000 15,000 لە دەوامی فەرمیایە ئەو 15,000 بۆی هەیە لە ڕۆژی دەنگدانی تایبەت دەنگ بدا بەڵام ئەمسەمەوە نەچۆ بواری جێبەجێکردنەوە چونکە باز لەوە دەکرێت کە نەکراوە ئەمە کۆمیسیۆن هەر لە هەوڵا بووە بۆ ئەوەی ئەمانە لە دەنگدانی گشتی دەنگ نەدەنەوە ئەمە گرنگە ئەمە ڕێگایەکە کۆمیسیۆن لە هەوڵایە بۆ ئەوەی ئەمە یەکلایی بکاتەوە ئەمە خاڵێکی تر جیاکردنەوەی دەنگەکان لە بنکەکانی دەنگدان لەگەڵ جیاکردنەوەی دەنگەکان ئەوە ببێ بە نەتیجەی کۆتایی و بدرێ بە کیانەکان و سندوق تەواو قەپات بکرێ
بۆی تەلاعوب بە دەنگ نەکرێ. باشەمە بە یاسایی کراوە بۆ هەر لە دەنگەکان دەنگەکان جیا بکرێنەوە. ئەمە یاساکە تا ڕادەیەک پشتیوانی ئەمەیە تا ڕادەیەک پشتیوانی ئەمەیە و ڕێکارەکانی کۆمیسیۆنیش خۆی کە نوێنەرانی ئێمە وەندێک لایەنی تریش داکۆکیان لەوە کردووە هەندێک ڕێکار بەم لە پرۆسەی دەنگدان و جیاکردنەوەی دەنگدانە بگیرێتە بەر بۆی ڕێگا لە یاریکردن بە دەنگەکان و تەزویر بگیرێ. خاڵێکی تر کە گرنگ بوو یاساکە ڕێیداوە لە حوتی بەیانی بۆ 8 شەوە دەنگدان دەست پێ بکە. ئێمە وتمان 8 شەو ئێستا پێی دەوترێت تاریک بوون. هیچ بەهانەیەک نییە کە تاریکی دابێ بەسەر بنکەکانی دەنگدانە و پرۆسەی دەنگدان بەردەوام بێ بۆیە دەبێت تاکو 6 ئێوارە بێ. خۆشبەختانە کۆمیسیۆن ئەوەی کێک بۆ لە بڕیار و ڕێکارەکانی گرتوێت تێبەر کە لە سعات 6 ئێوارە دەنگدان کۆتایی دێت و ئەسڵ لە پرۆسەکە ئەوەیە کە کۆمیسیۆن سعات 8ەکە بکا بە 6 دەسەڵاتی نییە وەقت زیادکە لە 8 بۆ 9 ئەسڵ خۆی کەمکردنەوەیە نەک زیادکردن. وەجگەلەوە ئەم دەنگدانە بە خەڵکی کوردستان دەبوو زیاتر کۆمیسیۆن و میدیا و لایەنەکان هاوکاری بن بۆی لەسەر ڕێکاری ئەمجارە شێوازی دەنگدانی ئەمجارە بەرچاوڕوون بن. چکە لەم ڕۆژانە من خەڵکێک لە هێزانمنیەکان لی پرسییم لە دەنگدانی عێراق ئێمە کارتەکەیان لێ وەرگرتوینەتەوە تا ئێستا پێمان نەدراوەتەوە یا وەرمان نەگرتوێتەوە چۆن لە کوردستان دەنگ بدەین. دەبێ بزانن ئەو سیستەمە سیستەمی بایۆمتری بوو کارتی دەنگدان و پەنجەمۆر لە هەرێمی کوردستان تا ئێستا ئێمە دوای ئەو دەنگدانەی 12/5 کە یاری بە دەنگەکان کرا دەستکاری کۆدی جیهازەکان کرا لەگەڵ سیستەمی ئەلەکترۆنیانین هەر بە شێوەی دەنگدانی کلاسیکیە بە ناسنامە و ڕەگەزنامە هەر بەڵگەنامەیەکی تر بیسەلمێنێتەوە ئەم هاوڵاتیەی کە مافت هەیە و ئەوەی کە لە تۆماری دەنگدەران نابوونت هەیە. بۆیە ئەمە ڕەنگە ڕێگای چەند بارە دەنگدانەوە هەبێ. بۆچی لەسەر هەر سندوق و بنکەیەک چاودێری کیانە سیاسیەکان دانراوە؟ بۆ لەبەر ئەوەی تۆ چاودێربی بەسەر ئەم تۆمارە و ئەو دەنگدەرەی کە دێ دەنگەدات ڕێگا بگری لەوەی کە تەزویر بکرێ وەک کیانە سیاسیەکان ئەرکیانە. هیچ دەمایەکەیە کە سۆران بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک ئەو زەمانەتە لە کۆمیسیۆن دەزانی ئەو زەمانەتە کۆمیسیۆن دەڵێ من ڕێکاری خۆمە گرمە بەر هەوڵی خۆمە دەم ئەوەی تریشی بە پشتیوانی لایەنەکان دەکرێ بە تەنیا بەو ناکرێ. بەڵام بیرمان نەچێ لە هیچ قۆناغێکا لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پاک و بێگەرد و نەزیه ئەوەی کە هەمومان داوایەکەی نەکراوە ناشکرێ پێ دوێ. دەزانی ئەمانە لە هەڵبژاردننی تیپێکی تۆپی پێ لە لاکۆڵانێکا تەزویریان کردووە لە هەڵبژاردننی مختاری گەڕەکێکە تەزویریان کردووە باوەڕکە لە هەڵبژاردننی شاجوان ومانەشە تەزویریان کردووە لە هەڵبژاردننی پارێزدەران شەڕەلەقەیان کرد لە هەڵبژاردننی چی نازان تۆ ناوی بنێت چه هەڵبژاردنێگەیە لە هەر هەڵبژاردنەکەڵی ئەم دەسەڵاتە مەجای فێڵی خۆی و خۆسەپاندنی خۆی هێشتۆتەوە لەو شوێنەی زانی بێتی دۆڕاوە تێکی داوە لەو شوێنەی مەجای هەبوو بێت تەزویری کردووە. ئەمە بە نیسبەتی ئێمەوە تازە نییە کە ئەمانە تەزویر دەکەن تەزویریان کردووە. هەڵبژاردننی ساڵی 1992 کە 1992 یەکەم هەڵبژاردن خەونی هەرێمی کوردستان بوو دوای ئەوەی کە کوردستان ئازاد کراوە بەعسی لێ پاکراوەتەوە ئەبین بە خاوەنی پەرلەمانی خۆمان زۆرترین تەزویرە و کاتە کراوە. بەڵگەکانیم هەموو لایە بڕۆ سەیریکە چکە و کاتە کەس نەگەشتە نیسبەی لە 105 تا بچێتە پەرلەمان یەکێتی و پارتی 51 بە 49 50 بەشیان کرد و خۆیان چوون. بەڵام بزانە تەزویریان چۆن لە یەک کردووە بزانە چۆن تەزویریان کردووە. یەکەم ئەزمموی ساڵی 92 ئەم برادرانە کە لە شا غاتوونەتە خوارەوە فێری تەزویر بوون. ئەنی کاتی خۆشی ڕەنگە ئامرکرد و ئامر مەفرۆزە و نازانم ئەو شتانیان لە شاغر بە تەزویر کردبێ وێ تەزویر باش پرۆسەیەکی تازە نیە لای ئەمە. باشە بەس ڕەنگە خەڵک پرسیاریەوە کە بۆچی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی
جەخر لەسەرەوە دەکەون دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێم سووربوونە ئێوە لە پایچیە چاوەڕێوە دەکەن دەنگی زۆر بێنن یاخود بنەمایەکی نەگۆڕ لای ئێوە کە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ ئێمە وەکو هەندێک پرەنسیپ و مەبادی تەماشای سیستەمی حکومڕانی و دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانەکەین ئەو جۆرە تەماشای ناکەین کە خۆمان چەندێ براوین ئەوەندە لەگەڵین بزانین خۆمان دۆڕاوین دەین بەهانە دەدۆزینەوە بۆی هەڵبژاردن نەکرێ خەڵکی کوردستان ماندووە پێویستی بەوەیە کە گۆڕانکاری ڕووبدا حکوومەتێکی نوێ دروست ببێ پەرلەمانێک کە لە هەیبەتیاندا کە پەکیان خست کە بەم دەردەیان برد بگۆڕێ و پەرلەمانێکی نوێ هەڵببژێردرێ هێزی نوێ دروست بووە بۆیە بەڕاستی ئێمە لەگەڵەوانین ئەم دۆخە درێژەی پێ بدرێ ئێگەر ئەم دۆخە درێژەی پێ ئەدرا و عیبی بەو جۆرە نەبوو کە هەڵبژاردننی نەوێ و نەکرێ بۆ لە حکوومەت کشاینەوە خۆ حکوومەتەمان بەدڵ بواە هەرتیایە بەردەوامە بووین و حەزمان نەیەکرد ئەسڵەن تیان بینە دەرەوە زۆر باشە بەس ئێستا بۆ نمونە من لێدوانی جیاواز دەخوێنمەوە هەرچەندە ئێوە وەکو کۆمەڵ باز دەکەن کە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێ بەڵام بۆ نمونە ئەمڕۆ دکتۆری سوب محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمان باسی لەوە کردو هەر چوار لایەنەکە لە هەوڵدان کە هەڵبژاردن دوا بخرێ لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە هیچ هەوڵێکی لەو جۆرە هەیە یاخو بەشداری هەوڵێکی لەم جۆرە دەکات کاک دکتۆر سەرۆکی پەرلەمانە بەڵێ نەبووتە سەرۆکی پێشوو نەخێر دەستی لە کار کێشاوەتەوە دەست لە کار کێشانەوەکەی تا ئێستا قبول نەکراوە لە ڕاستی منە و لێدوانم پێسەیر بوو بە وتەبێژی کۆمەڵی ئیسلامیش ئەم شەو ڕەدی کردەوە کە ئێمە لە هیچ شوێنێک داوامان کرد بە یاخود هاوڕا بوو بین لەگەڵ دواخستنی هەڵبژاردن بە پێچەوانەوە ئەم هەوڵەی کە ئێستا درا ئەمڕۆ لە نێوان پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان بۆ دواخستنی هەڵمەتی هەڵبژاردن بۆ چەند ڕۆژێک لە هەفتەی پێشوو داوا لە ئێمە کرا وەکو کۆمەڵی ئیسلامی ڕەدمان کردەوە کە ئێمە وەها داوایەک لە کۆمیسیۆن بکەین و وادەی هەڵمەتی هەڵبژاردن دوا بخەین ئێمە لە پێشووشە کە سەرکردەی چوار لایەنەکە کۆبوونەوە هەر سێ لایەنەکەی تریان داوایان کرد لەو بەلاغەی دەری دەکەین با بڵێین لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین تەنها کۆمەڵی ئیسلامی وتی ئێمە ئەو بەیانەتان لەگەڵ واژۆ ناکەین و ئامادەنین نەخێر ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی دواخراوین نەک دوا بخرێ جارێتریش بەڵام لە ئیعلام مزایدەمان بەسەر هاوڕێکانمان و لایەنەکانی ترا نەکردووە احتیفازمان بەوە کردووە کە پێکەوە هەندێک هەوڵمان بۆ ڕێگری لە تەزویر بۆ زۆر بواریتر هەبووە بەڵام بەداخەوە ئەو لایەنێکیان وتی بەشداری پرۆسەی هەڵبژاردن ناکەین خۆیان ڕایانگەیاند دەبوو یەکەم جار بڵێن ئێمە شتێکی تر خەریکین و هەڵبژاردنمان بۆ کارتێک بەکارهێناوە بۆ ئەمەی تر دەبوو یەکەم جار وا بڵێن نەئاڵێن بە هەندێشتی ترەوە بەڕاستی چکە بەشداری نەکردنی هەڵبژاردن جۆرێک لە تەسلیم بوونە بە پاشەکشە و هەندێک شتی تر کە من پێم خۆش نییە وەسفی بکەم بزوتنەوەی گۆڕانیش ناچار بوو کە لەم یەک دوو ڕۆژەی ئەخیرا بە ئاشکرا بڵێ ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین ئێمە یەکێتی نیشتیمانیش هاتووەتە لامان بە مەکتەبی سیاسی داوای کردووە توێتی ئێمە داواکەین ئێوەش ڕازی بن با هەڵبژاردن دوا بخرێ قبولمان نەکردووە دەڵێ قبولمان نەکردووە وە گوتومانە ئێمە ئەو داوایەمان قبول نییە بۆیە بەڕاستی ئێمە تا ئەم ساتەش تەنها لایەنین ڕێک و ڕاست قەنەعەتەکانی خۆمان وتووە و ژێربەژێر شتێکمان نەوتووە و لە ئیعلام و لە ڕوو شتێکی تر بڵین ئەوەی لە کۆبوونەوە وتومانە هەر ئەوەی لە ڕاگەیاندنەکانی وتومانە بۆیە باجی زۆریشمان کەوتوەتە سەر نەتیجەی ئەو ڕاستڕەوی و ڕاستگۆیی و ڕێکبوونە لەگەڵ خەڵکی خۆمانە بە هیچ شێوەیەک ئێمە داوای دواخستنی هەڵبژاردنمان نەکردووە نەک لە ئێستا لە پێشووشکە تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە ئێمە هەڵوێستمان ڕوون و ڕاشکاو بووە لەگەڵ هەڵبژاردن بووین
و ناکرێ خەڵک پێی وا بێ ئەمە دیموکراسی و هەڵبژاردن ئەگەر براوە بووم لەگەڵ هەڵبژاردنم ئەگەر براوە نەبووم بەهانە بێنمەوە بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن خۆ دەبوو ئەو لایەنانەی کە ئێمە ئیتیهامەکەن گوایە ئێمە هێزێکی دیموکرات نین نازانم ئەم ناوانەی بەکاری دێنین هێزێکین لەگەڵ سەردەمی ئێستەی حکومڕانی نایەینەوە و باوەڕمان بە زۆر شت نییە خۆ هەر ئێمە ئێستا داکۆچی لەو چەمکاناکەین کە مافی هاوڵاتی بوون و هەڵبژاردننی نوێنەرەکانێتی لە کاتی خۆی و درێژ نەکردنەوەی دامەزراوەکان لە دوای تەمەنی یاسایی خۆی و سەروەربوونی یاسا و جێبەجێبوونی یاسا و ئێمە خەریکە تەنها کەوینەوە لە کوردستانە کە هەر ئێمە دیفاع لەم ئەسڵانە دەکەین کە لە حکومڕانەتیەکی تەندروستە هەیە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتە گرم بۆ لای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە لاتە. ئاویشتیانەمە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کە سۆران سەبارەت بە مەسلەی دواخستن ئەگەر دواخستنی پەرلەمان لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەت بێت لە پەرلەمانە دواخستنی هەڵبژاردن پێ دوایە ئەگەر لە پەرلەمانە پرۆژەیەک هەبێت ئێوەکو کۆمەڵی ئیسلامی بۆ دواخستنی بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان چۆن مامەڵی لەگەڵەکەن لە پەرلەمان خۆی بە پێی دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەسەڵاتی وادەی هەڵبژاردن دانانی وادەی هەڵبژاردن لە ئێستا لە لای سەرۆکی حکوومەتی هەرێمە. یعنی کاری پەرلەمان نییە بێت هەڵبژاردن پێش خادوای خات تەنانەت کاری کۆمیسیۆن نییە. تەنە دەسەڵاتەکە حەسریهی سەرۆکی حکوومەتە و سەرۆکی حکوومەت وادەکەی بە فەرمی ڕاگەیاندووە و تا ئەم ساتەش هیچ داوایەک بە سەرۆکی حکوومەت پێشکەش نەکراوە بۆ دواخستنی هەڵبژاردن. بە فەرمی تەنها بە فەرمی ڕەنگە بە نافەرمی لایەن هەبوو بێ داوای کرد بێ بەڵام ئەم پرسە دەبێ بە فەرمی بێ بۆ دواییش سەرۆکی حکوومەت ئەگەر پاشگەز بێتەوە لە وادەیە و دوای بخە هەڵبژاردننی دواخراو دەبێت بەهانەیەک ڕابگەێنێ کە قەناعەت بە هەمووان بکە بۆچی هەڵبژاردن ناکرێت. لە ڕاستیە لە ماوەی ڕابردوو فراکسیۆنێک هەوڵێکی هێنا لە پەرلەمان بۆ پەرلەمانی کوردستان داوای لە ئێمە کرد واژۆ بکەین بۆی هەڵبژاردننی سینۆ دوا بخرێ بۆ مانگی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان پێکەوە بکرێ ئەگەر داوا بکرێ ئایا کۆمیسیۆن دەتوانێت ئەم پرۆسەی ئەنجام بدا. بەڵام ئەمەش خەلەلی گەورەی هەیە چونکە
بەهانەی دواخستنی هەڵبژاردن لە سینۆ ئەگەر هەبێ بۆ ئەوە نییە کە لە مانگی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان پێکەوە بکرێت. ئەی بۆ چییە؟ بۆ ئەوەیان دێلایەن پێیان وایە وەزعیان خراپە بێ باش ئەگەر چەند کورسیەکیان هەبێ کەمەکە وەزعی خۆیان خراپە نیگەرانی لەسەریان زۆرە نازانم یعنی هەر لایەنە دەبێ خۆی هۆکاری ئەوەی کە دەڵێ لەگەڵ هەڵبژاردنانیم باسی بکات ئێمە لەگەڵ هەڵبژاردنین و باسیشمان کەش و هەوای کەشتان بەدڵە کەشی هەڵبژاردن چکەسە باو کەشەکە لە بار نییە خەڵک نیگەرانە دەزانی ئەگەر باودۆخی خەڵک لە ڕووداراییەوە خراپە تەزویری پەرلەمانی عێراق پێشتر کراوە دەزانی ئەگەر ئەو بەهانانە هەر لایەنێک بی وتایە بوو ئێمە بمان وتایە چکە هیچ لایەنێک کەشەکەی بەو جۆرە نییە ئیتیهامی پەرلەمانتاری بکرێ بچنە سەر ماڵی پەرلەمانتاری و خەڵکی بگرن ئەوە بەرامبەر ئێمە کراوە ینی زۆرترین فشار بەرامبەر ئێمە کراوە و ئێمە بووین دوجار لە دوا پرۆژەی هەندێک لایەن لە ناو پەرلەمان لەسەر ئەنجام نەدانی هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم دیسان ئێمە دژ بووین باش بۆیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمەمان نەکردووە بە بەهانە بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان هەر بەم چەق بەستویە بمێنێتەوە خۆ ڕاستە هەموو خەونەکانی خەڵکی کوردستان و ئێمە لە هەڵبژاردنا بەدی نایە بەڵام بەدیلی هەڵنەبژاردن نییە ئەگەر بەدیلی هەڵنەبژاردن هەیە ئێمە یەکەم لایەنە بین قبولەکەین و دێین کاری بۆ بەدیلی ئەم دۆخی ئێستەیە ینی بۆنم ڕەنگە بڵێن بام دۆخە بمێنێتەوە بەدیلەکەێت ئەم حکومەتە بەردەوام بێ ئەم پەرلەمانە بەردەوام بێ ئەم حکوومەت و پەرلەمانە هەمومان لێی ناڕازین چۆن بڵین با بەردەوام بێ چۆن جارێکی تر بین لە پەرلەمان ساڵێکی تر بخێنەوە تەمەنی سەر تەمەنی ئەم پەرلەمانە ئێگەروا بێ با هەرێمی کوردستان بڵێن کاکەیتر نە هەڵبژاردنمانەوێ و نەپێویستەکە حکوومەت لە نەتیجەی کابینەی حکوومەت لە نەتیجەی هەڵبژاردنەوە دروست بێ و بۆ خۆیان هەر کەس بێت دەسەڵاتی هەیە گەڕەکێک شارێک ناحیە قەزایە بەرێ بەڕێوە ئەمە بەدیلی هەڵبژاردنەوەی بۆ حکوومەت پێ دوایە بەردەوامبوونی ئەم حکوومەتە خراپە بۆ خەڵک بۆ باریدارایی حکوومەتە بە تەسەوری من پشتی گەورەی لە نەهامەتیەکان بەسەر خەڵکی کوردستانە بەرەکەوێ ناکرێت تەمەین درێژ بکرێت ناکرێت لەوە زیاتر بەردەوام بێت دەکرا ساڵی ڕابردووتر و 2 ساڵ لەمە و پێشیش متمانەی ئەسڵەن لێ بسەنرێتەوە بەڵام ئەو کاتەی دەبوو ئێمە متمانەی لێ بسەنینەوە ئەو حکوومەت پەرلەمانی پەکخست بۆیە من پێم وایە حکوومەتێکی نوێ بە هەڵبژاردنێکی نوێ تا ڕادەیە گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستان دروستەکە کە دۆخی دارایی ئێستەی حکوومەت لەمە باشترە کە ئێستا هەیە واتە لەمە باشترە کە ئێستا دەیەوێ ئەم دۆخە ئاوا بەردەوام بکە زۆر باشترە و کاک حەکیم لە ڕاستیە پەرلەمان هەر شوێنی شەڕە سیاسیەکان نییە من لەم خولا سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ بووم خەون و خولیا و ئاواتی ئەوەم هەبوو بتوانین پرسە ئینسانیەکان پرسە مرۆییەکان لە بواری کۆمەڵایەتی لە بواری تەندروستی لە بواری بژێوی بۆ کۆمەڵێکین و توێژ بەرینە پێش یعنی حکومڕانێتیەک 27 ساڵ تەمەنێتی هەر ڕۆژەی بلۆکێکی دابنایە ئێستا شوێنێکی هەبوو بۆەوەی ئەوانەی نەخۆشی دەرونی درێژخایەنیان هێو چارەسەریان نییە لەسەر شەقامەکان نەبن یعنی ئەم حکومڕانێتیە لە بری ئەوەی ئێمە شەڕی سیاسیمان بکردایە لەسەر هەندێک شت بەهاتینایان دێ پرسی ئینسانی کە پێداویستی چین و توێژی زۆر ئینسانین لە ناو کۆمەڵگەی ئێمە خەریکی ئەمانە بووینایە هەمومان لەسەری کۆکە بووین خەریکی چارەسەری بواری تەندروستی بووینایە ئێمە پرۆژەیەکمان هەبوو لە پەرلەمانی کوردستان پێی دەوترا پرۆژەی بیمە ئەوەی کە دەوترێت سۆشیال لە وڵاتانی ئەوروپا ئێمە پرۆژەیەکمان هێنا ڕێکخراوێکی بەریتانی لەگەڵ 8 لیژنەی پەرلەمانی کاری گرنگمان لەسەر کرد چوینە لوبنان لە پەرلەمانی لوبنانی یعنی شتی زۆر گرنگمان وەرگر بۆەوەی کە ئەو چین و توێژانەی پێویستیان بە هاوکاری هەیە پێویستیان بە دەستگیرۆیی هەیە و ئەو سێکتەرانەی پێویستیان بە چاکسازی هەیە لە تەندروستیە لە زۆر بواری تر
خەریکی ئەمە بووین و ئەگەر ئەمە بەس ئەمەمان بکردایە لە 5 ساڵی ڕابردوو لە 4 ساڵ و نیوی ڕابردوو یەکێکە بوو لە دەستکەوتە گەورەکان بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ بژێوی و ژیانی خەڵک بەداخەوە هاتوین هەموو شەڕە سیاسیەکانمان لەوا کۆ کردوتەوە کە خەریکی بین لە ناو پەرلەمانە هەندێک پرسن کە دەکرا بە شێوازی تر مامەڵەمان لەگەڵ بکردا یا چارەسەرمان بکردا بەس پەرلەمانیش کە مەسەلەن بەردەوام بێ ئێستا دۆخی پەرلەمان لە مدبووندانیە لە کێوە کۆبنەوەتان نەکردووە تا چەند خەڵکی کوردستان پێویستی بە پەرلەمانێکی نوێ هەیە ئەم پەرلەمانەی ئێستا ئەتوانم بڵێم بەڕاستی بێمەهام کراوە و خۆشی پشتی گەورەی تایە هەیە ئەم سەرۆکایەتیە نوێیە هی پەرلەمانتارن خۆتان ئەم سەرۆکایەتیە نوێیە چونکە دڵی کاری پەرلەمانی سەرۆکایەتیە چونکە سەرۆکایەتیە مخاتەبەی حکوومەت و لێپرسینەوە و هەموو کارەکانەکە پەرلەمانتار بە تەنیا ناتوانێت بیکە پەرلەمانتار ناتوانێت نووسراوێک بۆ حکوومەت بنێرێ ئەگەر سەرۆکی پەرلەمان نەینێرێ ئێمە 2 ساڵ بێسەرۆک بووین بۆیە لیژنەکانی تووشی جمودێکی گەورە بوون و سەرۆکایەتیەکەی زۆر جارەوەندەی کە بووە بە پارێزەری حکوومەت ئەوەندە نەبووە بە دەنگی خەڵک بۆی پێویستمان بەوەیە ئەم پەرلەمانە گۆڕانکاری تیا بکرێ و ئێمە دەبوو یاسای چاکسازی کە بۆ خەڵکی کوردستان گرنگ بوو بۆ پرۆسەی حکومڕانی گرنگ بوو تێمان پەڕاندایە بەڵام بەداخەوە حکوومەت بوو بە ڕێگر لێ و سەرۆکایەتیش هاوکاری بوو وەستاندوێتی تازەش تێ ناپەڕێن یاسای تیرۆر کە بەداخەوە درێژ کرایەوە بە بێوادە بۆ هەتایی کە یاسایەکی زۆر خراپ بوو ئەی هەمواری ناکەنەوە بڕێر نەبوو سیفەتی بە پەلەی پێدراوە کە دەبوو لە ماوەی 2 هەفتە تێ نەپەڕێ دەبینی لە 5-6 هەفتە تێپەڕی تا ئێستا ویستێک نییە بۆ ئەوەی ئەم هەموارە لەم خولا بکرێ بۆیە بەڕاستی هەندێک پرز ئاوا ماوەتەوە و 6 پەرلەمانی کوردستان تەمەنی درێژکراوەی ئاسایی کۆتایی دێ 2 مانگی پشووی دەمێنێ لەو 2 مانگە پشووە بە کۆبوونەوەی نائاسایی کە ئەویش ڕێژەی یاسایی پەرلەمانتاران داوا بکەن بۆ یەک پرسی دیاریکراو سەرۆکایەتی قبولی نەکا کۆبوونەوە ناکرێ یعنی تر پەرلەمان لە ڕاستیە دوای 2 بەیانی ناتوانێت بە ئاسایی کۆ ببێتەوە کە ئێستا سەرۆک و سکرتێر و جێگر بەداخەوە کە سەرۆک تا ئێستا ناهێڵن دەوام بکە جێگر و سکرتێرە توانن بەرنامەی کاردا بنێن و 6 مان کۆ ببینەوە بەڵام کۆ نابنەوە یاسای چاکسازی زۆر گەنگە لە بەردەست ناڕوات هەمواری یاسای تیرۆر هەیە هەندێک پرسی تر هەن بەداخەوە وەستاوە یعنی ئەم خولەی پەرلەمانتاران بۆ خۆیان پێیان خۆشە ئیدی کەوادەیان تەواو بووە هەڵبژاردن بکرێ و خولێکی نوێ بێت و کۆمەڵێک دەموچاوی تازە خەڵک متمانیان پێ بدات کۆمەڵی خەڵکی تر کە خەڵک متمانیان پێدا بێنە پەرلەمان و زۆر باشە بەس سرنج چی لەسەر دواخستنی بانگەشەی هەڵبژاردن کە بۆ 11 مانگ ئەگەری ئەوشی بە دوادەدەی ڕۆژانەکە دوا بخرێ پێشبینیەکانی ئێوایە خودت باز لە مەرجەکانی پارتی دەکەیت زانێکتان لایە کە مەرجی هەبێ بۆ لە ڕاستیە هەر لایەنێک داوای دواخستنی هەڵبژاردن بکات سەرۆکی حکوومەت کە لە پارتی دیموکراتە ڕازی بێ بە دواخستنی هەڵبژاردن لە بەرامبەر تەنازولکردنی لایەنی داواکارایە کە دەڵێ هەڵبژاردن دوا بخرێت تەنازولەکانش تەنازولی گەورە و مەبادیئن باشە بەسدا مەرجەکانی چینەوەندە ئێواگە دارمی شتێکی فەرمی یاخود زانیاریەکە مەرجەکانی پارتی بۆ نەگەر هەڵبژاردن دوا بخات چکە سەرۆکی حکوومەت لای ئەوانە و لە دەسەڵات لە ڕاستیە ئەگەر هەر لایەنێک جارێک ترێ لێمەوە داوا بکات لە پارتی دیموکرات لە سەرۆکی حکوومەت هەڵبژاردن دوا بخورێ ئەوە دەبێت ڕازی بێ بەوەی پارتی دیموکرات مەرجەکانی هەرچیەک بێ لەسەری بسەپێنێ و قبولی بکە ئەو کاتە هەڵبژاردن دواخرێ بۆیە خەڵکی کوردستان بزانێ هەر لایەنێک داوای دواخستنی هەڵبژاردننی کرد و سەرۆکی حکوومەت ڕازی بوو هەڵبژاردننی دواخست ئەوە بزانن ئەو لایەنە تەنەزولی گەورەی کردووە ئەو جا پارتی دیموکرات ڕازی بوو کە ئێمە نە ئامادەین ئەو تەنەزولە بکەین نە ئامادەین ئەو داوایە بکەین هەڵبژاردن وادەی یاسایی خۆی ساڵێکی شتێپەڕیوە عیبەیەکی گەورەیە هەر لایەنێک بێ بڵێ ساڵێکی تریژ نەکرێ
باشە بەس بەدیلیەوە چییە؟ مانەوەی ئەم دۆخە لە بەرژەوەندی بۆ نمونە دەسەڵاتە بەڵێ مانەوەی لەو پۆستە لەس چێ هەروە دەمێنێتەوە نەکرێت مانەوەی ئەم دۆخە لە بەرژەوەندی ئەو پەرلەمانتارانەیە کە لە ماڵەوە لە شوێنی خۆیان و ئەرکیان لەسەر نییە و ئیمتیازی خۆیان وەرەگرن لە بەرژەوەندی ئەو وەزیرانەیە کە دەبوو متمانەیان لێ بسەنرێتەوە تا ئێستا بەردەوامن لە بەرژەوەندی ئەو خەڵکانن یەکەم حکوومەتە تووشی نەهامەتی کردوون هەر بەردەوام بێت ساڵێکی تریش لەسەریان بۆیە بەڕاستی عیبەیەکی گەورەیە ئێمە دەبوو ئەم شەو کاتژمێر 12 شەو هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ بکە هەڵمەت دواخرێ ئەمەی لە هەرێمی کوردستان ڕووەدا بەڕاستی لەی شوێنێکی دنیا هاوشێوەی نییە باشە زۆر باشە بەس هەر لەو عێراقی وێرانەش هاوشێوەی نییە هەر لەم هەرێما هەیە کە ڕۆژ بە ڕۆژەوەندەی تر ناشیرینەکەن پرۆسەکان بەڵام لەسەر دواخستنی هەڵبژاردننی ساڵی ڕابردوو پارتی بۆچی ڕازی بۆ دواخستن لەبەرەوە بوو کێشەی سەرۆکایەت هێرێم چارەسەر نەکرا بوو ئەم جارە پارتی دەڵێ بۆ نمونە بە هەڵبژاردنەکە لەبەرەوەی کێشەکەی بۆ چارەسەر کراوە ڕەنگە دۆخی ئەو کاتە ئەوان بەهانەیان هەبوو بێ ئەوان بەهانیان ڕەنگە هەبوو بێ بێتیان ڕیفراندۆمەکەین و پێویستمان بە پەرلەمانە و هەندێک بەهانەیان هەبوو بۆ خۆیان کە ئێمە قەناعەتمان پێی نەبوو ئەو کاتەش قەناعەتمان پێی نەبوو بۆیە ئێستاش قەناعەتی پێ ناکەین و هیچ کاتێکی تریش قەناعەت بەوە ناکەین لە ڕوانگەی شەخصیشەوە سەیری ناکەین کۆمەڵ ئیسلامی چەند زیادەکاوەندە لەگەڵیان چەند کەمەکاونە دژێبین ئەی خەڵک ئەی حکوومەت ئەی گوزەرانی خەڵک ئەی گۆڕانکاری خۆیمە ناڵین هەڵبژاردن هەموو شتێکە گۆڕێ بەڵام بەدیلەکەشیمان نییە ئێگەر فەرمو بابەر بینەوەیەک و نەتیجەیە بێ دو پرسیارم کە بەرز سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی شێمە ئامادەکاریەکانتان تەواو کردووە چی تێ بۆ هاوڵاتیان بە کورتێگە شتێکت مابسپاس ئێمە ئامادەی هەڵبژاردنین و پارە و ئیمتیازمان نییە بین بە خەڵک بۆی دەنگمان پێ بدا بەو جۆرە ئامادەی هەڵبژاردنین لە ڕابردووە خەڵک بینی وینی تاقی کراوینەتەوە بەو جۆرەچینەوە بەردەستی خەڵک با خەڵک بڕیارمان لەسەر بدە زۆر بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ